لە نێو جەرگەی شاری سلێمانیەوە دەنگی ناڕەزایی تێکەڵ بە هاوسۆزی ڕۆژئاوا بووە. لێرە شەقامەکان پڕبوون لە هەڵوێستی بەرگری و پاڵپشتی بۆ کوردانی ڕۆژئاوا. خۆپشاندەران بە دوورشمی ڕۆژئاوا تەنیا نییە باشوور پشتیوانیە، پەیامێکی ڕوون ئاراستەی ناوخۆ و جیهان دەکەن. بتەوێت نەتەوێت لای ئێمە بە تایبەتی لە باشوور ناکۆکیەوە زۆر بووە کە سەیری ئەو یەکبووناکەن بێگومان ئیعادە نەزەرەکەن چونکە تۆ ئینسان ئەوە نێ بڵێ کە من لە سیاسەتا گەشتمە هەموو شتێ لە هەموو تەجروبەیە شتێک وەرەگریت. وەڵای هاتووم بشکێری لە ڕۆژافاکەم چووکە بۆی ئێمە خۆپشاندانەکەین بۆ ئەوەی ڕۆژافا بزانێت کە تەنیا نییە کوردی لە پشتە. هیوادارم حیزبە کوردستانیەکانی باشوور بەدەم بانگەوازی برایانمان وە بڕۆم بەگشتی هەموو حیزبەکان هەموو لایەنەکان هەموو کەسایەتیەکانی باشوور هاوکار و پشتیوانی ڕۆژئاوا بن. بەژاروان نیگەرانن لەو بێدەنگیە نێودەوڵەتیەی بەرۆکی ڕۆژئاوای کوردستانی گرتووە. ئەوان داوا دەکەن سەرکردایەتی کورد سنووری لێدوانە دیپلۆماسیەکان تێپەڕێنێت و هەنگاوی کردەیی بنێن. حیزبە سیاسیەکان دەبێت ئیتر ئەم عەقڵیەتە کۆنا واز لێبێنن بێنە سەرخەد وەکو ملت وەکو خەڵک ڕابەرایەتی خەڵکە نەکو لە پەناوە نەوەکو ئێمە هەڵساوین لە پەناوە بچن ڕێکەوتنی ژێربەژێر بکەن بەداخەوە ئێمە لە 91 کە بڕیاری 680مان بۆ دەرچوو هەفتەیەکی پێنەچوو سەرکردەکانی ئێمە چوونە باوەشی سەدام دەستیان بە باوەشی سەدام بە ئەولاولای سەدامیان ماچ کرد لە کاتێکدا ئێمە بۆهۆی سەدامەوە ئاوارەی سەر سنوورەکانی ئێران و تورکیا بووین. دەبێت سەرکردایەتی کورد عەقڵی بێنێتەوە سەرخۆی دەرز وەرگێ لەو ئەزمونانە. هیوادارمانیش لە جامیان هەبێ لە جامی کوردایەتیان هەبێ هاوکاری ڕۆژافاکەن وەک ئێستا چۆن هاوکاریانەکەن و کەپیناداران هیوادارم کەپینی گەورە بریشدانن و هاوکاری ڕۆژافاکەن. سلێمانی جارێکی دیکە سەلماندی دووری سنوورەکان ناتوانن خەمی هاوبەشی کوردان کاڵ بکەنەوە. ئەم دەنگانە تەنیا هاوارێکی هاوسۆزی نین و بەس بەڵکو زەنگێکن بۆ بەخەبەر هاتنەوەی ویژدان بەرامبەر بەو تەنیایی ڕۆژئاوای کوردستان پێیدا تێدەپەڕێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.